و پێشانگای بەشداریمان کردو زۆر گرنگە بۆ ئەوەی لە کۆمەڵگا وشیاریان هەبێ دەربارەی ئەو سیستەمانەی کە لێرەیە و شوێنە پەروەردەیەەکانی وەکو باخچە قوتابخانە زانکۆ پەیمانگاکانی کە لێرە بەشدارن چ سیستەمەک بەکاردەینن شێوازی بەکارهێنانەکانیان چۆنە. ئێمە لە باخچەی باریندا کە ئێمە بەشداریمان کردووە لێرە دەمانەوێت منداڵان لە شاشە بە دوور بگرین لەبەر ئەوەی ئێستا شاشە بۆتە سەبەبی زۆربەی ئەو کێشانەی کەوا ڕوو دەدات، بەڵام کاتێکی کە منداڵان لە شاشە بە دوور بخرێنەوە دەتوانێت ئەو کێشانە تا ڕادەیە کەم بکرێتەوە. لە سەروی تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی کە شاشەشیان لەگەڵ بەکار بێت ئەوەیان ئاساییە، بەڵام لەگەڵ تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی ئێمە بە هیچ زۆرێک لەگەڵەوە نین کەوا شاشەیان بۆ بەکار بێت. ڕاستە یارمەتی دەرێکی زۆرە بۆ فێربوون، بەڵام لە هەمان کاتیشە کۆمەڵە کێشە و گیر و گرفت لە خۆی دەگرێت. ئەو مێزەی کەوا لێرە نیشاندراوە بەکاردێنن پێی دەگوترێت مێزی لێگۆ و سێنسەری لایت، لەبەرەوەی منداڵان کاتێکی کە لێگۆ بەکاردێنن قۆناغی باخچە قۆناغی ئامادەکردن بۆ قوتابخانە لەلایەنی جەستەیی عەقڵی کۆمەڵایەتی و سۆزداری، لەبەرەوەی کاتێک کە منداڵان ئامادە دەکرێن بۆ قوتابخانە یارمەتی دەردەبێت. بەستی ترین شت ئەو مێزە لێگۆیی کە لێرەیە یارمەتی بەهێزکردنی ماسوولکەی دەستی منداڵ دەدا، لەبەرەوەی کە بچێتە قوتابخانە و ڕاستەوخۆ قەڵەمی بدرێتێ لە قۆناغی باخچە ئامادەکراوە ماسوولکەی دەستی بەهێزکراوە یارمەتی دەری دەبێت لە نووسی. زۆر گرنگە ئەو منداڵانی کە لە باخچەی ساوایاندا باخچەی ساوایانیان بینیوە جیاوازن لەو منداڵە، لەبەرەوەی ئەو منداڵانی کە لە باخچەی ساوایان دانراون لەلایەنی کۆمەڵایەتی چۆنێتی دروستکردنی هاوڕێیەتی لەگەڵ منداڵان لەلایەنی قسەکردن و لەلایەنی ئەکادمیشیان زۆر فەرقیان دەبێتن. قسەی کۆتایی ڤار دەیکات.